بەڕێز دکتۆر ئیبراهیم شەرەڤانی ڕاوێژکاری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان میوان دەبێت بۆی کا گفتوگۆ لەسەر جێبەجێنەکردنی دەستور لە عێراقدا بکەین. دکتۆر بەخێر هاتی، سپاس بۆی کە ئامادەی. هەمیشە باس لە جێبەجێکردنی دەستور دەکرێتەوانێ لەلایەن سیاسیەکانی عێراقەوە، ضرورەتی جێبەجێکردنی دەستور و دەستور دەبێت جێبەجێکرێت و لەم شێوازە، بەڵام ئێمە ئەنجامەکەی نابینین. بۆیە دەمێ بپرسم لە تۆ کووە ئەنجامی جێبەجێکردنی دەستور؟ بڕاستی ئەگەرم بین سەحکەینە پرۆسێسە سیاسی بشێوەیەکی گشتی لە عێراقێ و جێبەجێکردنا دستوری بشێوەیەکی تایبەتی. دستور عێراقێدا جێ پرسیاریە ڕاستی و ئەف دستورە بەرهەمێ خەباتە ساڵەها ساڵە گەلانێت عێراقیە و پێکهاتێت عێراقیە و ئەدەبیات دستوریدا دستور سەرئەنجامی هەبرکە سیاسیە. 2003 و 2005 ئەو بۆ ئیرادا گەلێ کوردستانی سەر زوڵم و زۆرداریە و زەر ستەمات عێراقیدا هەی سەرکەفت و خەلکی عێراقی ڕێژەکە یەکجار زۆر ئامازن تقریبا پتر 80 سەدێ بەشداری پەسەندکردنە دستوری عێراقیدا کرد و خەڵک زۆر دڵخۆش بوو و پەسەندکردنە ئەوی دستوری و دانانە ئەوی دستوری بۆ هەندێ ڕەوشە سیاسیت عێراقیدا استقرار تێدا پەیدا بێت، ئارامی تێدا پەیدا بێت، خوشگەزارانی پێدا بێت. فەلسەفە دستوری ئەمە بکات لە عێراقدا توانی ببێتە فریاد ڕاست؟ بڕاستی وەکو دەستپێکە دانانە دستوری و یاریکەرێت بەشداری دانانە دستوری داکرین یاریکەرێت زۆرێ هێز بوون هەم سەر ئاستی فدرالی هەم سەر ئاستی هەرێما. بۆ نمونە یعنی پتر سێ هەیڤە جەنابێ سەرۆک بارزانی، جەنابێ مامجەلال و چەندین سەرکردایەتی دیت کورد بەشداریت پرۆسێسە دانانە دستوریدا کرد. ئەوە پرۆسەوەکی من گوتی دەستکەفتێکی یەکجار زۆری مەزن بوو و جهێ دڵخۆشیە خەڵکی عێراقی بوو. لێ جهێ داخەیە پشتی دستور کەفتێتواری جێبەجێکردنێدا کو پێدویە پێگیری پێ بێتەکردن پێدویە نەسەتوی یان دەقنویسێتوی ڕەنگڤەدانە خۆ هەبیتن ژیانە سیاسیە عێراقیدا ئیدارەدانە عێراقیدا ئەبە نەهاتە دیتن و جهێ داخەیەژی لایەنێت سیاسیت عێراقی و بتایبەتی لایەنێت شیعی پێگیری دستوری نەکریە حتا بگەبەوەکی جەنابێ گۆژی ئاماژە پێدای پترش پێنجی مادێ دستوری ئانکۆ نیڤەکە دستوری پتر و بتایبەتیژی ئەو دەقنویسێت گرێدای مافێت هەرێما کوردستانی بە نەهاتینە جێبەجێکرا. باسی لایەنی شیعیت کردێتەوە بڵێ پەشیمان بوونەتەوە لە دەستور لە عێراقدا؟ گومان تێدانینە وەختێ پێگیری دستوری نایەتەکردن دستور نایەتە جێبەجێکردن نیشانە هەندەیە پێشێلکردنا دستوری ئەگەر پەشیمانیە تەکید دستوری. ئەگەر دەستور لە عێراقدا جێبەجێ بکرایە ئێستا ئەم کێشە و ئاڵنگاریانەی کە پەیوەست بەنێوخۆی عێراق و دواتر عێراق و هەر بەغدا و هەرێمی کوردستان و یاخود هەولێرەوە هەیە ئەم کێشانە دەبوو؟ گومان تێدانینە ئەگەر پێگیری دستوری هات باکردن پرۆسێسە سیاسیت عێراقیدادا زۆرە سەرکەفتی بیتن چونکە دستوری عێراقی فەلسەفە دستوری عێراقی ئارمانجە دستوری عێراقی بۆ هاتیە دامەزراندن هاتبانە جێبەجێکردن تەکید ڕەوشەکە یەکجار زۆرە باشتر ڕەوشەکە سیاسی ئابووری ئەمنی داد عێراقیدا بەرقەرار بیتن و حتا ژیانە هەوڵاتی و یا خەلکیژیدا بشکلێکی گەلێکی باشتر بیت. لێ جێ داخەیەوەکی ماماژە پێدای پتریان دەقنویسێت دستوریت هاتینە پێشێلکردن نەهاتینە جێبەجێکردن و ئەلگۆڕای دیتنا من ئۆباڵا بێ چەندێژی خەرت زەڤڕیتەبە بۆ هەر سێ دەسەڵاتێت گشتیت عێراقیدا و بتایبەتی دەسەڵاتە پەرلەمانی یا یاسادانانێ چونکی زۆربەی هەرە زۆرە مادێ دستوری پێویستی پیاسایە هەی بۆ نمونە یاسا نفت و غازێ ئەبە پتر وەکی جەنابێ گو ئاماژە پێدا 2005 حتا 2024 یعنی تقریبا نزیکی 20 ساڵە یاسا دەرنەچوێ بۆ دەرنەچوێ ئەگەری دەرنەچوونەوەی چییە؟ باسی یاساکانەکەی قسەیەکەیە زۆر باس ئەکرێت زۆر جەختی لێکرێتەوە کە ئێستا لە عێراقدا دەستور بە شێوەیەکی ئینتیقائی جێبەجێ دەکرێت هاوڕای لەگەڵی؟ نەک شێوەیەکی ئینتیقائی زۆربەی هەرە زۆرەوەی ئەسڵەن نایەتە جێبەجێکردن. ئەوادی ترکێژی یعنی ئەگەم بین سەحکەنە دستوری فدرالی دەسەڵات دابەش کرێت سەر دوو پێگەهیت سەرەکیت عێراقیدا حکوومەتە فدرالیە لەگەڵ حکوومەتت هەرێمە و پارێزگای بێت نەت هەرێمەدا ئەوانکو پارێزگەهی دیێت بژنێت عێراقی. بەڵێ ئەف یاسایت
لای حکومت هەرێما کوردستانی بێژە هاتینە دەرێخستن و یاسایت گونجاینە لەگەل دستوری عێراقی ئەو وان یاساژی تێکردن بۆ نمونە یاسا نفت و غاز لە هەرێما کوردستانی هەبوو و الگۆڕای دستوری یاساکە دستوریە یاسا هەلبژاردنە لە کوردستانی هەبوو یاساکە دستوریە ئەف یاساژی بڕێکا دادگەها فدرالی یا دادگەها ناو فدرالیە بڵێن ئەف یاساژی لە هەرێما کوردستانی تێدا واتە نەک تەنها پێگیری دستوری ناکەن بەڵکو ناهێنن هەرێما کوردستانێژی پەیڕاوکردنا دستوری بکەتن پەیڕاوکردنا بسپۆریەت خۆی دستوری بکەتە باشە دکتۆر ئێمە باسی دەستورەکەین و بێگومان کە خۆشە ئاماژەر پێکرد کورد لایەنێکی سەرەکی بۆ لە نووسینەوەی دەستوردا بەڵام خۆ ناکرێ منیش نەپرسم ئەی باشە نەبوونی دەستور لە هەرێمی کوردستان چ کاریگەرێکی هەبوو یاخود ئەگەر ئێمە خاوەنی دەستورێک بووینایە دەتوانرا ببێتە بنەما و بناغەیەک بۆ جێبەجێکردنی دەستور لە عێراقدا بەو دەستوری خۆمان داکۆشیمان بکردایە زانی دیسە ژینۆ خان بێرە ئەم بێت ئەم جیوازیە بکەین ناوبەینە دەسەڵاتێت و بسپۆریەت حکوومەتە فدرالی و دەسەڵات و بسپۆریەت حکوومەتت هەرێما و وەکی من گۆ ئەمەژەژی پێدای تەنها هەرێما کوردستان ئەل گۆڕەی مادە 110 دەسەڵاتت حکوومەت فدرالیت دەستنیشان کردین مادە 111 حتا 114 دەسەڵاتت هەف پشکی دیار کردین مادە 115 ئاماژە پێ چەندێت دەتن کو هەر دەسەڵاتەکە چارچۆڤی مادە 110 دا نەهابیت کو اختصاصاتت حەسریەت حکوومەتە فدرالینە دەسەڵاتت هەرێمانە وەکی دیسانێکی ئاماژە پێ چەندێت دەم حکوومەتە فدرالی نەک پاشگەزی جێبەجێکردنا دەسەڵاتت خۆی دستوری کردی ناوێت مادە 110 بەڵکو پێشێلکردنا دستوریا کردی کو ناهێلیت هەرێما کوردستانی مافێت خۆی دستوری دەسەڵاتە دو خۆی دستوری بسپۆریەت خۆی دستوریژی وەکو دستور پەیڕاو بکەتەوە واتە حکوومەتە فدرالی بەرپرسی ئێکەیە بەرامبەر جێبەجێکردنا دستوری بەسەر پرسیارێ وەکو هەرێمی ئەگەر هەرێما کوردستانی دستور ئیقرارش کرد بە هەر دەد ئیتاڵی وان دەسەڵاتە بیت ئەوێت کو هەرێمی هەی ئیدەن دەسەڵاتە دێت فدرالی کو دەسەڵاتت هەرە گرنگن مادە 110 داهاتین و بەشێکی واژی مادە 111 و 12 و 13 و 14 کو دەسەڵاتت هەر پشکن زۆربەی هەرە زۆرەوە قانونا عێراقی نەدەرکەواتە دستوریش مەهەبە بە هەر نەفسی ڕەوشی واتە ئەگەر خاوەنی دەستوریش بووینە هیچ کاریگەرێکی نەدەبوو بە هەر نەفسی ڕەوشی بیتن بۆ چکو کێشە نەل هەرێما کوردستانەیە نەل پەیڕاوکردنا بسپۆریەت هەرێما کوردستانە کێشەیە عێراقی یا حکوومەتە فدرالی نە دەسەڵاتت خۆی دستوری پەیڕاوکەتن نەدهێلیت هەرێمجی دەسەڵاتت خۆی دستوری پەیڕاوکەتن ji ber vê çendê obana evê rewşa siyasî ya emnî ya aborî hikûmeta federalî hilgirîtin heta tenanet ya gehiştiya wê raddey ku ev ke serweriya Iraqê cihê pisyarê ye aye hikûmeta federalî peyravkirina serweriya xwe diket serweriya wê destê wê daye destê hindek dewletê diye derekî daye با منیش بپرسم لە دوای هەر کۆبوونەوەیەک لە عێراق کە ئەنجام ئەدرێت کاتێک سیاسیەکان دێنە دەرەوە و مایکی میدیاکان دەچێتە بەردەمیان دەڵێ جەخت لەسەر جێبەجێکردنی دەستور دەکەنەوە من ئەمێ بەوردی پێم بڵێ ڕێگریەکە چییە ئەم ڕێگریانەی کە بۆتە هۆی ئەوەی دەستور جێبەجێ نەکرێت سیاسی یا خودی یاساییە لە عێراق بەڕاپەتر سیاسیە دوو دێت ئەم جیوازی بکەین ناوبەینە بیردۆزی نەزەری و ناوبەرە دۆرهێلێت واقعی دەچێت تێتەکردن باش جارێ خطوەکە هەرە باشمە ئاماژە پێدا دستوری هەی هاتە دانان بەس ئاخفتن ئەف دستورە انعکاسی الواقعی ناکەتن پێدویە دەسەڵاتت فدرالی و تایبەتیش وەکی من ئاماژە پێدا پەرلەمانی عێراقی جواتە نوێنەرێت عێراقی ئەوی دستوری انعکاسا وی بکەتت واقعیدا پڕێکا یاسایە دستوری دێ جێبەجێکەن باشە مە پێویستە جێبەجێکەن دیسا باشە ئەرێ ئەو باشەل کیرەیە پەرلەمانی عێراقی یان جواتە نوێنەرێت عێراقی بۆ یاسا نفت و غازنا دەرێخیتن بۆ یاسا گرێدای پڕێکخستنا پێشمەرگەی بە نادەرێخیت بۆ جێبەجێکردنا مادە 140 ناکات مەسەلەن گرێدای دەبەرێت کوردستانی دەربەی ئیدارە هەرێما کوردستانی و دەها یاسای دی وێ ڕەنگی کو ملزەمە پەرلەمانی عێراقی دەربێخیت بۆ نادەرێخیتن زۆر سپاس بەڕێست دکتۆر ئیبراهیم شەرەفانی ڕایشکاری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان سپاس دەکەم کە ئامادە بووی لەگەڵمان دەست خۆش